سڵاتانێ بێ بەڕێزان کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستاندا لە چه ئاستێکدایە هەزاران دۆنم زەوی کشتتوکاڵی لە هەرێمدا هەن بەڵام زۆرینەی بەرهەمەکان لە ئێران و تورکیا وڵاتانی ترەوە دەهێنرێن ئایا کەرتی کشتتوکاڵ لە کوردستاندا لەبارە بۆ ئەوەی ببێت بە سەرچاوێکی گرنگی داهات سۆڵکردنی گوندەکان تا چەند کاریگەری هەبوو لەسەر لاوازکردنی ئەم کەرتە تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان پلان و سیاسەتی هەبووە بۆ بژاندنەوەی کشتتوکاڵ بەڕێزان بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرانە چاپێکوتنی ئەم جارەی NRT لەگەڵ محەممەد عەبدولکەریم سەرۆکی مۆنتەدای ئابووری کوردستانە بەخێر بێ کاک محەممەد با لەوە دەست پێ بکەین لە ئێستادا خاک و کەش و هاو سروشتی هەرێمی کوردستان دەتوانین بڵێن لەبارە بۆ ئەوەی کەرتی کشتتوکاڵ بکرێت بە سەرچاوێکی گرنگی داهات بەڵێ کەرتی کشتتوکاڵ لە کوردستانە بە هەموو فاکتەرەکانیەوە لەبارە بە دەرەجەی ئیمتیاز نەکرد لەبارە بەڵکو لەبارە بە دەرەجەی ئیمتیاز یەکەمیان ئەوەیە کە جیاوازێکی گەورەی پلەی گەرما و کەش و هەوا ڕوتوبەمان هەیە لە نزیکترین پلەوە لە شاخەکانەوە بۆ بەرزترین پلە بۆ مەنتەقەی گەرمیانەکان دووهەمیان یەکێ لە خاڵە بەهرە بە قوتەکانی کوردستان برتێ لە ئیستیقلالەتی ئاو یعنی سەرچاوەکانی ئاو لە کوردستانە هەمووی لە ناو خۆیان هەڵەقڵێ ئەگەر بێت و سیاسەتێکی باشی ئیدارەی ئاو بکرێت کوردستان هیچ کاتێک مشکلی ئاوی نییە و بەتابەتی ئاوەکانیشمان کە هەموو شیرینە خاڵێکی تر لە ڕووی خاکەوە تەنویعێکیان جۆراوجۆریی خاکمان هەیە لە هەموو شکڵەکانەوە لە گەرمیانەوە بۆ ناوچە کوێستانەکان و خاڵێکی تر زۆر مهمە ئەوەیە کە هێزی کارمان هەیە کە لە کشتتوکاڵە ئیشکا وە کەوادریشمان هەیە بە زانکۆکان و کولیاجی کشتتوکاڵەکان و معاهیدەکە خۆپەیمانگای کشتتوکاڵەکان کە لە کوردستانە هەیە کاتوانە بە شێوێکی بەردەوام کەوادیر بۆ کەرتی کشتتوکاڵ پێ بگەێنن خاڵێکی تری بە قووەتی کەرتی کشتتوکاڵ لە کوردستانە کاڵم بە پلەی ئیمتیازە ئەوەی لە کوردستانە نەقسی سەرمایه‌یە کە سەرمایە گەورەترین مشکلی گەشەپێدانی هەرچی کەرتێکە لە کەرتە ئابوووریەکانە بۆیە سەیرەکەین هەموو فاکتەرەکان حازرن بەس ئەوەی کە ئامادە نیە عقلێکی ئیدارەی کشتتوکاڵ عقلێکی ئیدارەی خاک عقلێکی ئیدارەی ئاو عقلێکی ئیداری تەسویقی بە بازارکردنی بەرهەمەکانی کشتتوکاڵ سیاسەتێک نییە کە کۆی کەرتی کشتتوکاڵ کۆ کاتەوە تەوجیهێکا بۆ ئاڕاستەی دابینکردنی خۆراک ماوەستا لە چه ئاستێکدا لەگەڵ بوونی ئەم هەموو فاکتەری کە باس کرد کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا لە چه ئاستێکدایە بەڵێ ئێستا کە ئەو هەموو فاکتەرە بەهێزی هەیە کەرتی کشتتوکاڵ بەڵام کەرتی کشتتوکاڵ لە کوردستانە ئێستا زۆر خراپترێکە لە کەرتی کشتتوکاڵی خراپترین وڵات و دواکەوتوترین وڵات کە کێشەی هەموو کێشەکانیتی چڕ بۆتەوە کەرتی کشتتوکاڵ لە کوردستانە کێشەی ئیداری زەوی هەیە کەرتی کشتتوکاڵ لە کوردستانە کێشەی ئیداری تەسویقی هەیە کێشەی ئیداری ئاوی هەیە کێشەی ئیداری تەمیر و قەرزی هەیە کێشەی ئەوەیە کە ئیمتیازات لە کوردستانە تا ئێستاکانە بە عقلێتی ئیمتیازات و منتالیتی 50-60ەکان ئەڕوا بەڕێوە بەڵام بە شەرتێک ئێستا 2012 هەموو شتەکان گۆڕاوە نەتیجەی سیاساتی هەڵەی بازرگانی لە کوردستانە کە دەرگاکانی کردوێتەوە بەبێ ئەوەی هیچ ڕقیبی بەسەر ئەوەی کە حیمایی متەجات بەرهەمی ناوخۆی وڵاتەکەمان بکەین بە کۆی ئەم وەزعە وای کردووە کوردستان هەمیشە چاوی لە هاوردە بێ لە بەسیترین کاڵاوە بۆ گەورەترین کاڵا استراتیژیەکان وەکو گەن وەکو شتەکانی تیشکە لە هەمانە ئەوەیە وامان لێکەوە ئەوەم پێڵە و ئەشیراتان ئەومان پێڵێ کە ئەو هەموو زروفە گونجاوانەی کە لە کوردستان هەیە بە دەرەجەی ئیمتیاز لە ڕێگای نەبوونی سیاسەتیشی عاقلانە لە کوردستانە لە ڕێگای نەبوونی بەرنامەیەکی مشهور خوارانە بۆ کوردستان لە غیابی پلانێکی استراتیژی و ئیرادەیەکی باش بۆ کەرتی کشتتوکاڵ کە حدێک دابری بۆ کەرتی بازرگانی زیاتر کەرتی کشتتوکاڵ نەتوێنێتەوە و شکستی پێنێنێ ئەبینی کوردستان بۆ پاشکەوتە تەنانەت حتى لە خواردنی کوردستانیشە بۆ نە ئەمنی غذایی نە ئەمنێکی قەومیمان هەیە بۆ خواردن و نە ئەکتیفای خواردنیشمان هەیە بۆ کوردستان ئەبینین ساڵەها ڕەنگە بە چەندین میلیارد دۆلار ئێمە خواردنە دەرەوە بێنین بەڵام سەیری ئەرز و خاک و هاو و باران و شتەکانی خۆمانەکەین بەبێ جەدوە کاک محەممەد ئەمی باسی دەکەی زۆرجار لە بوارەکانی تیژدا باز دەکرێت کە عقلێتی کارکردن سیاسەتی کارکردنی ئەم بوارە کۆنە بەڵام ئێمە باس لە کشتتوکاڵ دەکەین پێت وایە نەبوونی پلانەوەی کردووە کە ئەم عقلێتی دروست نەبێت یان پشت نەبەستن بووە بە ناوەندە زانستیەکان بە کۆلیژەکانی کشتتوکاڵ بە کەسانی پسپۆرە بۆ ئەوەی پلان دابڕێژێت بۆ نمونە وەزارەتی کشتتوکاڵ تا ئێستا بۆ نەیتوانیوە
ئەم عقلێتە کۆنەی کە جەنابەت باسی دەکەی بگۆڕێت. بەڵێ ئێمە هەرچی کردێکی ئابووری کە تۆ هەتا واقعەکەیت هەیە کە بریتە لە شتە فیزیکەکان مادەکان کە باسی کشت و کاڵەکەین تۆ ئەرزت هەیە خاکت هەیە ئاوت هەیە و شتەکانی تێشتت هەموو هەیە بەڵام ئەوەی کە ئەمانە هەمووی بەگەڕەخە چییە؟ ئیدارەیە و سانعی قەرارە و کەسی کە بڕیاری گەشە پێدان لە وڵاتەکە دروستەکە بڕیاری پلان دروستەکە لە کوردستانە کە سەیرەکەین لە ئەرزی واقع هەموو شتەکانمان مەوجودە کەواتە خەلەکەمان لەکوێ لە ئیدارەی شتەکانە لە ئیداری خاکە لە ئیداری ئاوە لە ئیداری تەسویقە لە ئیداری بەڕێوەبردنایە بۆیە ئەمە کێشەکەمان هەمووی لێرە چڕبەتەوە کەواتە کە من ئەڵێم ئەوە کەواتە ئیدارەیەکی عاقڵانە نییە شتە حازرەکان لێبن و تەرتیبیکە بزەبە دەزانێت کوچی وایە بۆی لە بینەریش باشی بیبینێ من نەقسی کەبانێکی باشم هەیە کەبانێکی زۆر خراپم هەیە لە وڵاتەکەمە کە هەموو وادەکان لە مەتبەخەکە و چێشخانەکە هەیە بەڵام ناتوانێت خواردنێکی پێ دروستکە ئەو خواردنێکی پێ دروستەکە بە عەمەل نایە یاخود ئەسڵان دانیش لەبەر تەمەڵی خواردنەکەی پێ دروست ناکرێت بۆیە ئەم جارێکی ئەگەڕێمە بۆی ئێمە مؤسساتمان هەیە کە بریتە لە وەزارەتی زەراعە مؤسساتمان بریتە لە بەڕێوەبەرەکان مؤسساتمان بریتە لە ئەنجومەنی وەزیران مؤسساتمان هەیە کە بریتە لە صانعی قەرار و ماقوانێک کە پارە دابینەکە بۆ کەرت کشت و کاڵ بەڵام هیچی ئەمانە لە مستەوای مەطلوبانین لەبەر ئەوەی بە کولی پلانێکی استراتیژی غایبە بۆ کەرتی کشت و کاڵ جوتیار بووە بە قوربانی لەم هاوکێشەیەدا ئەگەر هاوکێشەیەک بێ من ئەڵم بۆ بە قوربانی جوتیار تەمبەڵە لە ئێستادا و چاڕوانی شتی ئامادە دەکات وە خۆی نەیتوانێت بەرهەمی هەبێ بۆ حکوومەت ئەمە ڕخنەیەکە هەیە ئەوە ڕەنگە بەشی ڕاست بێت چونکە لەبەر ئەوەی لە زیاتر لە 20 ساڵە لە دوای ئەوەی کە نظامی پێشوو لە کوردستانە نەما فاو هاتە ناو معادلەکەەوە و ڕێکخراوەکانی کۆمپڵگی مەدنی هاتە ناو نظاماتی ئەجنەبی هاتە ناوەوە ڕەنگە جۆرێک لە مساعدات کە دراوە بە فەلاح بە شێوەیەکی مستەمر عقلەتیشی ئیتیکایی لە فەلاح دروست کردوێ بەڵام ئەمە هەموو کێشەکە نیە ئەمە بەشێکی زۆر کۆرێ لە کێشەکە ئێمە لە کەرتی کشت و کاڵە دوو کەس ئیشەکە دوو لاریتیایە یەکێکیان جوتیارە یەکێکیان بریتە لە حکوومەت هەندێک ئیش هەیە ئیشی حکوومەت نیە ئیشی فەلاحە ئیشی جوتیارە بێ زەوەکەی بچێڵە جوتیارە بێت تۆ بچێنێ جوتیارە بێ ئایبدا جوتیارە بێ کۆی کات و جوتیارە بێ تابیعی کات جوتیارە بێ نەخڵێکە بە بازار ئەمانە ئیشی جوتیارە بەڵام بعضی ئیش هەیە بە جوتیار ناکرێ بۆ نمونە سیاسەتی تەسویق ئیشی جوتیار نییە ڕێخستنی مەزارێ ئیشی جوتیار نییە پێدانی تەمویل و قەرز ئیشی جوتیار نییە دانانی استراتیژی تەمویل ئیشی جوتیار نییە دانانی سیاسەتی ئاودێری ئیشی جوتیار نییە ئەمانە حکوومەت کە ئیکا یا بەنێو ناسڵی ئیکا یا بەکەم تەرخیمی ئیکات و بۆیە حکوومەت جوتیاری بەجێ هێشتووە لەم ئیشە گەورانەشە بۆ نمونە جوتیار بەرهەمی هەیە کە بەرهەمی هەیە ئەیخاتە بازارەوە بەرهەمەکەی پارێکی ئۆتۆ ناکە بەڵام ئەوە واجبی حکوومەتە یاسا دەرکات چۆن بەرهەمی فەلاح جوتیارەکە بپارێزێ ئەوە حکوومەتە ئەبێ سیستمێکی ئیمتیازات دەرکە فەلاحێکی خراپ لەگەڵ فەلاحێکی چاک جاکاتەوە فەلاحێکی ئینتاجەکەی زۆر و فەلاحێکی ئینتاجەکەی کەمە فەلاحێک ئینتاجەکەی باشە بە عەمەلیەوە دەمبینێریشمە دەرەوە فەلاحێک ئینتاجەکەی بە عەمەل نایە چی ئەمە ئەکات لە ئێستادا بێک چاوسێرەکرێن ئەگەر باش و خراپ بنەوەنە مشکلەکە چییە لەبەر ئەوەی کە سیاسەتێک و استراتیجێکی وەزارەتی زەراع ئەو حکوومەتی هەرێم کە هەڵ هەمەر وەزارەتی زەراع نیە مەسەڵەن ئەنجومەنی وەزارەتی لە قەفەزی تیامەکەیە بەڕاستی هەردووچیان کە ئیداریی باشی قتاعی زەراع ناکەن وقتاعی زەراعیان بە کولی بۆ عقلیت فەلاح بەجێهێشتووە وان لێ کردووە لۆدەکەی حکومەت بچێتە فەلاح دەرەقەتی نایە بە تەئکید لەو حاڵەتەیە فەلاح ناتوانێت ئیشەکانی کە وفعلا کەرتی کشت و کاڵ ئەبین ڕۆژ بەڕۆژ بەرەو خراپی ئەڕوا و ئێستا وای لێ هاتووە کەرتی کشت و کاڵ ناتوانێت خەڵکەکەی کە لە کەرتەکە ئەژین بیان ژینێ کەواتە هەل سەبارەت بۆ قسەیت مامۆستا محەممەد سەبارەت بۆمە زۆر جار دیاردەیەکێک کە لە هەرێمی کوردستاندا باز دەکرێت وابەستە دەکرێت بە کشت و کاڵەوە کە کۆچکردنی گوندیشینانە بۆ شارەکان پێت وایە ئەو هۆکارانەی کە باز دەکرێت نەبوونی خزمەتگوزاری یاخود هەندێک بڵێن بنکەی تەندروستی نەبوونی قوتابخانە ئەمانە هۆکارن یان ئەمەیە کە جەنابەت باسی دەکەی ئەم کەسە وەکو جوتیارێک نەیتوانیوە کشت و کاڵ بکە بە سەرچاوی سەرەکی داهات بۆ خۆی ئەمە هۆکارە بزەوت ئەوەی ئەخیری کە باست کە جەنابێت کەرتی کشت و کاڵ و دابنکردنی خواردن و ئەمری غذایی بێڵێن ئاسایشی خۆراکی قومی ئەوانش ئەمە نەبوو بە غەمی حکوومەت کە نەبوو بە غەمی حکوومەت کەواتە حکوومەت قورسایی سیاست و دیبلۆماسیەت و تەمویل و پارە و پلانی تیا چڕ نەکردێتەوە کە تۆ تیا چڕی ناکاتەوە کەواتە لێرە چی دروستە بێ
ئەبێتەوەی نەقسی خزمەت گوزاری بۆ نمونە کابراکە لە دێکە دانیشێ بە حەقەت ڕێگاوبانەکانی بۆ شێوەیە نییە لەبەر ئەوە ئەو خواردنی کە نەقلەکە بۆ خۆی بۆ ماڵ و ناڵەکەی بۆ نمونە ڕەنگە زۆر زیاتر بکەوێت لەسەر ئەو کابرایی ئەو عالیکە لە سلێمانێ دانیشتووە ئەو تەرفیه و کارەبا و پێداویستیانێکە لە دەکا هەیە زۆر کەمترکەوت لە شارەکانە هەیە ئەو خزمەت گوزاری خوێندن و تەندروستی و شتەکانی ترکە هەیە بەڕاستی بۆ جوتیار لە شارەکانە زۆرترە لە هەمان کاتیشە جوتیا کە بەدیار داهاتەکەی و دائنیشیە کە داهاتەکەی کە پێی ئەژی ئەرزەکەشی لە ئاستێکان نییە داهاتەکانی جوتیارەکە لە ئاستێکانی کە پێی بژی نەهێڵە بێتە خوارەوە لەبەر ئەوە هەم خزمەت گوزاریەکە هەم غیابی حکومت لە کەرتی کشت و کاڵە وای کردو هەم داهاتەکەی کەم بێ هەم خزمەت گوزارەکەی کەم بێ لێرە فەلاح یاخود جوتیار خەڵکێکی واعیە مقارناکە یاخودی وردبینێکە لە بینی فرسەکانەکە لە بەردەمیاتی ئایا وەکو جوتیار ببێنێتەوە لەوێ بە نەبوونی ئەو خزمەت گوزاری و ئەو ناخۆشی کە ئەیبینێت لەوێ و مەسیری ماڵ و ناڵەکەشی نازانێت لە ڕووی خوێندن و لە ڕووی تەندروستی و شتەکانی ترەوە بەرەو شوڕوە و داهاتەکەشی فعلەن بە نەبرینەشی بەشێکە بەڵام لەبەر دەمیە فرسەتی تر هەیە کە کوڕە گەنجەکانی بڕابێ بە ئاسایش بێ بە شۆرتا بێ بە پێشمەرگە کەواتە زۆر ئاساییترە گەنجەکەی داماڵڕێ لە کەرتی کشت و کاڵ و ئەوەی کە ئەمێنێتەوە ناتوانێت لە شارەکان بژی لێ ئەمێنێتەوە بۆیە وردە وردە تاقە گەنجەکە تاقە بەتواناکانی کە لە کەرتی کشت و کاڵە ئیشەکەن دابەزیون چونکە فرسەتی باشتر لە بەردەمیا هەیە بۆیە کۆی ئەم سیاسەتێکە لە حکومەتە هەیە سیاسەتێکە خۆی دەرکردنی جوتیارە لە گوندەکان و هێنانێک بۆ ناو شارەکانە سیاسەتێکە لە جیاتی ئەوەی دوێنێکە بە زەبری جێیش و شۆفڵدێکی تەختەکرا ئێستا کابرا خۆی ڕێگاکە هەڵەبژێرە سیاسەتە و خۆتەڵی هەر هۆکارەکەی عقلێتێکی کۆنە یان وەک دەڵێن کەمی بودجەیە ئایا بە زیادکردنی بودجە دەتوانین بڵێن عقلێتەکەش ئیدارەکردنەکە دەگۆڕێ بەڕای من لە هەموو شوێنێک شاوتومە نەقسی ڕسمان لە کوردستانە نییە یعنی ئەو سەرمایی کە لە کوردستانە هەیە ڕەنگە بەشی لە چەند دەوڵەتێک لە کیشوەرەکانی ئەفریقەوە هەندێک لە ئاسیا ئەسڵەن ڕەنگە ئەو داهاتان نەبێ کە لە کوردستانە هەیە نەقسی عقلە لە کوردستانە نەقسی عقلی ئیداریە نەقسی عقلی ئەو دامەزراندنی ئەمپارەیە نەقسی عقلی ئەوەیە کە تۆ فەلاح بەتەنیا بەجێن هێڵی بۆ ئەوکە قورسی بی بەسەرشانە تۆ ئاسانکاریت بۆ نەکردووە کۆی ئەمانە کە کۆ ئەبێتەوە و حکومت نەیکردو بە هەمێکی مرکزی خۆی و مشورێکی ئاساسی خۆی ناخوا و بە واجبەکەی خۆی هێڵناسێ لە کەرتی کشت و کاڵە بۆیە فعلەن کەرتەکە وردۆدە بەرەو سۆفەنەوە بەرامبەر بە ئەمەش دوژمێکی زۆر گەورەی کەرتی کشت و کاڵ هەیە کە پێێتە کەرتی بازرگانی کەرتی بازرگانی بەڕاستی ئەو مشارەیە کە بە شێوەیەکی بەردەوام کەرتی پیشسازی و کەرتی کشت و کاڵ ئەبڕێتەوە هەموو کاتێک کە جوتیا سیرەکە بەرهەمەکەی پێگا بازار پڕە لە بەرهەمی نمونی بەرهەمەکانی ئەو بەڵام ئەو بەرهەمی کە لە تورکیا و لە ئێران و لە سووریا و لە شوێنەکانی ترەوە دێ لەبەر ئەوەی حکومەتەکانیان منەظەمترە حکومەتەکانیان بە واجباتی خۆیان بەرامبەر بە کەرتی کشت و کاڵ هەڵساون حکومەتەکانی خۆ ئەوان خەمێکیان هەیە کە خەمی کشت و کاڵە هاوکاریی فەلاحیان کردووە لۆد و قورساییان لەسەر فەلاح کەم کردەوە بۆیە فریای ئەوە ئەکەوێ خواردن بۆ ژمارەی دانیشتوانی ئێران بۆ ئەردەن بۆ سووریا بۆ تورکیا پیا بکە و لە هەمان کاتشە زیادی هەبێ بۆ وڵاتێکی کشت و کاڵی و کوبریشی بنێرێ کەواتە پێش چەند هەفتەیە ئەمە بینیمان چەند جۆرێک لە بەرهەمی کشت و کاڵی بیبەر خەیار هەروەها هەنجیر و قۆخ ئەمانە قەدەغە کران کە بهێنرێنە هەرێمی کوردستان واتە هاوردەکان پرسیارەکە ئەمەیە ئەگەر بێت و سەرجەم ئەو بەرهەمە کشت و کاڵی هاوردانە قەدەغە بکرێن ئایا تا چەند بەرهەمی هێرێمی کوردستان لە ڕووی کشت و کاڵیەوە پێداویستەکانی خەڵک پڕی دەکاتەوە یان پێویستیمان بەوەیە کە زیادکردنی بەرهەمەکان پرۆسەیەکی تر بێت پاش ئەوەی کە تۆ ئەم بەرهەمانە قەدەغە بکەی کە هاوردەی هەرێم بکرێن پرسیارەکەت وەڵامی پرسیارەکەت بە حەقەت وام لێکە کە بەفلات بە یەک ڕۆنگە سەیری نەکەم ئەوەی کە لە مدێکی محەدەدا حکومەت دێت منعی هێنانی خیارشتانەکە لە چەند مانگێکە بەڵام ئەمە پوش لە کابژاردنە ینی قتاعێک ناتوان هەنگاوێکی باش نییە هەنگاوێکی باشە بەس بۆگەی هەنگاوێکی موسەکینێکە بۆ قتاعی زەراعە سەری یەشە حەبیشی ئیسپری نێدەیتێ و ئەوەش بە سەدەرسی ناکرێت چونکە لەبەرەی بە حکمی گەندەڵەکەی کە عامەتەن کوردستانی گرتوێتەوە ڕەنگە کە ئەڵێ من ئەکرێ هێشتا ئەتوانین بڵین لە ساسی من ئەکرێ ساچی من ئەکرێ ئەوەکەی تری بە قاچاق هێردێ بەڵام حتى ئەگەر من ئەکرێ بە تەواویش
ئەمە مشکلی کوردستان حل ناکە مشکلی کوردستان بەوە حەلەکرێ یاسایەک هەبێ بۆکو بەشێک لە حەل کە مەرعی ئەوە بکە بەرهەمی خۆم نەهێڵ منافیسی بۆ دروست بێ ئەمە حەلێکی بەسیتیانە بەڵام حەلە ئەساسەکەش ئاور بمەوە لە کەرتەکەی خۆم لە کەرتی کشت و کاڵ هەر بەوەی نەبەستمەوە کە نەهێڵم بێت ئەگە چونکە لەبەر ئەوەی تۆ کەرتی کشت و کاڵت تێ و لە هەمان کاتیشە مستەریکیشت هەیە ئەو کەسێک کە بەرهەمەکە کرێ ئەبێت تۆ موازنە پێ ئاگام لە شقامیش بێ کە بەرهەمەکەکردن لی گران نەکەم و لە هەمان کاش ئاگاشم لە فەلاح بێ و لە جوتیارەکە بێ بۆی کە لە قیتاعەکە دەرنەچێ ڕانەکە لە قیتاعەکە کەواتە چۆن ئەم بەڵانسە ئاپارێزم ئەم بەڵانسە بەوە ئاپارێزم ئەوەی کەوا من ئەوانی کە منافیسی بەرهەمەکانی خۆمە و خۆم ئەتوانم ئیکتیفای بم من ئەەکەم بە تەواوی ئەوەی کە ئیکتیفای ناکەم ئەگەڕێم و بەرنامەی بۆ دانم چۆن بگەێنمە حەدی ئیکتیفا بەڵام هەتا ئەگەێنمە حەدی ئیکتیفا هاوردە ئەەکەم ئەهێنم لە دەرەوە هاوردە ئەەکەم بەشێک لە بازارڕ مستەوایەکی نرخ بپارێزم هەم مستهلیک تەحملی بکە و هەم فەلاحیش زەرمەند نەبێ کەواتە دوو سەرانەیە یەکەمیان ئەوەیە تۆ یاساکت هەبێ بۆ بەشێکی ئەوە کە لە مەزاج دەریکەم ئێستا منعکردەکە بە مەزاجە مەزاجی پارێزگارە مەزاجی وەزیرە مەزاجی مدیر عامەکە لە مەزاجە دەریکەم بیکەم بە یاساک وەرچی کەسێکیش مخالفەی کرد بە حکمی یاساکە عقوبەیشی قورسی خۆی بم بەڵام ئەمە کافی نییە ئەگەر نەگەڕێم و قیتاعەکە خۆی ببژێم چونکە من قیتاعەکە خۆی نەخۆشە من ناکری بەڵام وڵا منعی هەمووی ئەەکەم بێ هیچ شتێک نێت لەم لاشەوە بەڕاستی قیتاعەکەم ناتوانێت پێداویستی بازاردا بینکە بۆیە ئەبێ دوولایەنە بێ ئەو یاسایەکە دانێم یاسایەکی تەطبیقەکەم بە شێوەیەکی تەدریجی پلە بە پلە و لەکوێیە بەرهەمی خۆم ئەگاتە حەدی ئیکتیفا هیچ ناهێڵم بێ کە لە سا 60 ئەکات لە سا 40 هاوردا ئەەکەم بۆ نمونە لە تەماتە لە سا 30 ئەەکەم کەواتە لە سا 70 هاوردا ئەەکەم بەڵام بۆ ئەوەی لە سا 70 پڕکەمەوە ئەبێ سیاسەتێکم هەبێ چۆن توانم بەرهەمی تەماتە زیاد بکەم ڕەنگە دەیان تەرخە بە قسەکەی جەناب بە مزاجی هەر کەسێک بێ کە بەو جۆرە بێت ئەو مەنعکردنی خۆ هێنانی ئەو بەرهەمانە نرخەکانیان بە مزاجی کیە لە شوێنێکەوە بۆ شوێنێک تر لە بازارێکەوە بۆ بازارێکی تر نرخی بەرهەمێکی کشتتوگاڵی جیاوازە لە شوێنێک گرانە لە شوێنی هەرزانە ئەمە پەیوەندی بەکیەوە هەیە مزاجی کیە ئەمە یەکێکە لە مشکلەکان کە تۆ ئینسیابیەت ینی هاتنی کەلوپەل بە شێوەیەکی منەظەم نەبوو دەمێک زۆر بوو دەمێک کەم بوو بەرامبەر بەوەش نرخ دەمە بەرزەبێت دەمێت نزمە بێ و ڕەنگە حکومەت ناتوانێت کۆنتترۆلی ئەو بکە چونکە نرخ بەڕاستی ئەوە نقطەیەکی زۆر مهمە نرخ بە یاسا دیاری ناکرێت نرخ ئەبێ بگەڕێمە بۆی کە ئەو فاکتارانی کە لە دوای نرخەوەن چی کە بێتە لە عرض و تەڵەب ئەبێ من ئەو دوانە کۆنتترۆلکەم بۆی نرخ کۆنتترۆلکەم وەختێک نرخ کۆنتترۆلەکەم من داوا خستن ڕوو کۆنتترۆلکەم من ناتوانم بڵێ وڵاتی ئیشیلۆی خیار بە 500 دینار نابێ زیاتر بێ و لە بازارشە خیارم نییە ئەی چۆن بازار ڕەشی بۆ دروستەکەم بۆیە کە بڕیار مەزاجی بوو کە استراتیج نەبوو لەگەڵ من بازار عین داوا و لە هەمان کاتیانی خستنە ڕوو من کە ئەبێ حساباتێکی خۆم هەبێ وەکو حکومەت ئەرقام و داتا و منظومەیەکی داتام هەبێ من لە سلیمانیە لە کوردستانە لە هەولێرە لە وەرزەکانە و کاتەکانی خۆ چەندم ئەوێ و ئەبێ ئاگاشم لەوە بێ کەرتی کشت و کاڵم ئینتاجی چەنە ئەم ساڵ چەنە و بۆ ئەوەی بۆشایەکە کە هەمە لە کەرتی کشت و کاڵە پڕیکەمەوە هاوردە ئەەکەم بەڵام بۆ ساڵی تر محاولە ئەەکەم چەند هاوردە کردووە کەمیکەمەوە لە ڕێگای چیوە دراسە دەکرێت بۆ ئەوەی بەرهەمی کشت و کاڵ ئێمە چەند بێ لە ساڵەکە ئەمە مشکلەکەمە کە حکومەتی کوردستان کە وەزارەتێکی زەراعەم هەیە بە حدودی 16,000 مۆزەفی هەیە ناتوانێت متابعە بکە توانێت متابعەی نییە بۆ نمونەکە ناتوانێت متابعە بکە ڕەش و سپی تێکەڵە بێ ناتوانێت جوتیاری باش و خراپێک جاکاتەوە ناتوانێت ناوچە جاکاتەوە ئەم ناوچەیە بۆ چ شتێک باشە و ئەم ناوچیان چ بەرهەمێکی باشی هەیە ناتوانێت جاکاتەوە ئەم وەرزە چیم پێگا و چی بێنم و لە دەرەوە چی بێن بە معناکی تر کە تۆ منظومەیەکی داتا و معلومات نەبوو کە وەزارەتێکت نەبوو فعلا متابعەشی ورد بکە وەکە لە دوای ئەم منظومەوە عقلێک نەبوو ئیدارەی ئەم ئیشارە زۆر باشە ماڵ من ئەو پرسیارم بە جۆرێک تر کرد حەزەکەم ئەو وەڵامم دەستکەوێ پێت وایە حکوومەتی هەرێم پشتی بە ناوەندە زانستیەکان نەبەستووە بۆ نمونە ئێوە جەناب دۆکو سەرۆکی متەدای ئابووری کوردستان هەمانگی ئێوە هەبووە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ بۆ دیراسەکردنی بەرهەمەکان بەستووە نەخێر مشکلەکە ئەوەیە ناوەندی زانستی و کۆمەڵەکان و تەنانەت خەڵکی پرۆفیشناڵ ئەمانە هەریەکە لە شیوەکان و وەزارەت و حکوومەتەوەن هەولێکە لە شیوەکەیە بۆ نمونە بە خۆمان بەڕاستی مجابێکم بۆ بەڕێز وەزیری زەراعە نردووە پشت کشت و کاڵ نردووە کە دانیشتێ بکەین
کۆمەڵی کێشە هەیە لە کوردستانە لە بواری کەشت و کاڵە دانیشین ئەڵێ با فڕم پڕکاتەوە کەی سەرەی هات بێ بۆلام بەڕاستی بە کێشێکی گەورەیە جا ئەمە ڕەنگە ئەمە لە لوتکەی وەزارەتەکە کە برتی لە وەزارەتی کشت و کاڵ ڕەنگە شوێنەکانی تر زۆر خراپتر بن بە هەر حاڵ مەبەستمەوەیە کە جوابی پرسیارەکەت بدەمەوە نەخێر وەزارەتی کشت و کاڵ و ڕەنگە وەزارەتەکانی تیش ڕاست بن و ڕەنگە ڕێز ئەنجومەنی وەزیریانی هەروە بن گوێ لە خوارخۆیانەوە ناگرن و موسسەکانی خۆشیان فعلا ڕەنگە نەتوانن لە ئەو ئاستی مەسئولیەتیە بن متابعەشی دقیق بکەن و داتا و معلوماتەکان کۆکەنەوە و ئامار بکەن چونکە لە بەڕێ ئەوەی کشت و کاڵیش و پیشەسازیش دوو بوارن زۆر قورسترە ئیدارەکەیان لە ئیدارێکی بازرگانی هەوڵەکانی ئێوە چی بووە مامۆستا ئێوە ڕاپۆرت خصوصانەتە ڕوو بۆ ڕاگەیەندەکان کە کەرتی کشت و کاڵ وە خۆتەڵی لە ئێستادا دەتوانین بڵێن لە قەیراندایە جوابی ئێستا پرسیارەت بۆم دیارە تەواوکەم ئەو دوو کەرتە وردەکاری زیاتری ئەوێ داتا و معلوماتی زیاتری ئەوێ متابعی زیاتری ئەوێ و چونکە لەبەر ئەوەی لەو دوانە تەکنۆلۆژیا داخڵە بێ لەو دوانە ئیداری تەکنۆلۆژیاتە پێشەکە حکوومەتی هەرێم ناتوانێت عاجزەوەی کە تەکنۆلۆژیا و ئیدارەت باشکە بەڵام زۆر ئاسانە لە خاڵێکی گومجیا بە شۆرتەیەک بتوانێت هەمووی تەنزیم بکە بەنسبەت ئەوەی کە ئێمە هیچمان کردووە بەڵێ ئێمە پشتمان زۆر کردووە لە بواری کشت و کاڵە خۆم چەندین جار سیمینارم کردووە چ لەسەر مستەوای وەزارەتی کشت و کاڵ و چ لەسەر مستەوای بڵێن بدێتە ئامەکانی کشت و کاڵ بەڵام ڕەنگە نامیرکەشمە بێ و نامیرکانیشم داوە بە بەڕێز وەزیر و مستەشارەکان دێ ئامەکانیشی بەڵام تاکو ئێستەکان دانەنیشتین بڵێن کاچی خۆم بەرە ئەم دیراسی کە تۆ کرد دیراسەیەکی مەیدانیشە وەرە چۆن بتوانین ڕسمی سیاسەتی بکەین حکومەت و جوتیار تەفاعولکەن بە یەکەوە سیاسەتەکان ڕێخێنەوە یەکەوە سیاسەتی تەمویلمان چۆن بێ سیاسەتی ئیداریمان چۆن بێ سیاسەتی تەسویقمان چۆن بێ چی بکەین چۆن بتوانین بڵین پرۆژە زەرایەکان تعاملی چۆن لەگەڵ مەشروعێکی پسکۆلا بکەن لەگەڵ وەسەتەکە لەگەڵی گەورەیەەکە گەورەکان چۆن بە شێوەیەکی استراتیژیتر سەیریکەم بڵین مەسئولێتی ئەوەی بخەمە سەر لە بوارەکەی خۆیان لە ساعت چەنی پێداویستی کوردستان دابینکە نەکرد بە هاوین بەزستانیش دابینیکە چۆن ئەمانە بکرێت بەڕاستی ئەمان هەمووی غایب مامۆستا چەند ساڵێک تا ئەم ساڵیش کە باس لە کشت و کاڵ دەکرێت باس لە دیاردەی وشکە ساڵی دەکرێت پێت وایە لە ئافات و لە دیاردە سروشتەکاندا پلانی حکوومەت چی بووە بۆ ڕوبەڕبوونەوەی ئەم دیاردانە بەتابەتی لە کردی کشت و کاڵدا ئەوەی کە من ملاحەزەکەم تاکو ئێستەکانە جۆرێک لە نامتوانەی دروست بووە لە بینی کەرت و کشت و کاڵ و لە بینی موسساتی حکوومەتەکە برتی وەزارەتی زراعە و ئەنجومەنی وەزیران چەندین جار تاکو ئێستەکانە جوتیار تووشی تەنگەژی گەورە بووتەوە جوتیار تووشی زەرەری گەورە بووە ئیما بەهۆی ڕەشەباوە یاخۆ بەهۆی بەفرەوە یاخود بەهۆی لافاوەوە حکومەت لەژێ زەختی خەڵکەکەیە هاتووشە کەشفی کردووە شتەکانی دەستنیشان کردووە بەڵام وەڵامی نەبووە نەتائیجی نەبووە لەبەر ئەوە ئێستا وای لێ هاتووە کە جوتیار هیچ متمانەیەکی بە قسەکانی حکومەت نییە بەشێتێکی لە بودجێ کوردستانیشە و لە بودجێ عراقیشە بەشێکێک کە پێێت بودجێ تەواری و لەو بودجێ ئەتوانی دەیان مەشاکلی فەلاحی پێ هەڵکی دەیان مەشاکلی جوتیاری کەرتی کشتتوکاڵی پێ چارەسەرکی چونکە کەرتی کشت و کاڵ یەکێکە لەو کشتتوکاڵانە لەو کەرتانی کە ڕسکی زۆرە مەخاتری زۆرە یعنی تەنانەت بانک سعری فایدی قەرزی بانک لە کەرتی کشت و کاڵە زیاترە وەکو لە کەرتی پیشەسازیە چونکە کەرتی پیشەسازی مەزموتیرەکە بەڵام سێرەکە لە کەرتی کشت و کاڵە بەخاتیرە کۆمەڵک دیاردەیە خارجی ئیرادەی جوتیارە بەفرە بارانە لافاوە گەرمایە ڕەشەبایە خارجی ئیرادی کۆنتترۆلی ئەوە ناتوان زمانێکی بۆیە بێ حکومەت لە پشتیەوە بێ هۆ تاکو ئێستەکانە ئەگەر ئەم جملێتەوەکەم تاکو ئێستەکانە ئەوروپاش و ئەمریکاش ناتوانێت دامی زەراعە نەکەن تەنها یەک خولەکمان ماوە ئەگەر هاتوو لە ئێستادا وەزارەتی کشت و کاڵ پشتی بە توێژینەوەکانی ئێوە بە راپۆرتەکانی ئێوە بەس چی بکرێت پلان چییە و لەکوێوە دەست پێ بکرێت بۆ ئەوەی کەرتی کشت و کاڵ لە هەرێمی کوردستاندا ببژێنێتەوە بەڕای من ئەوەیە کە بە فەوری ئیداری ئەرز ئەم ئیدارێکی ئێستاکانی ئەرز هیچ مستەسمیرێک هیچ وەبەرهێنێک ناتوانێت مەشاریع بکە بە تایبەتی ئێستا مەشاریع خۆی گواستوتە لە مەشاریعی پسوکی جوتیارەوە بۆ مەشاریعی سەرمایهداری مەشاریعی سەرمایهداری لە کوردستانە
خەڵک ناچێتەوە چونکە لەبەری کێشەی زەوی هەیە تا ئێستاکان حکومە لەبەری متابعینە ناتوانێت ئەسڵ ناتوانێت مۆڵەت با بە هیچ مەشروعێکی زراعی و ئەوەش بکێشەیەکی گەورەیە مە خۆ تووشی کێشانە بووم خاڵێکی تر ئەبێ سیاسەتی تەسویق حکومت مووقفی لە تەسویق چییە ناکری محایدی حکومت بەرامبەر بە ئەو هەموو زەرێت تووشی جوتیارە بێ ڕۆژ بە ڕۆژ جوتیار پاشەکشاکە لە ساحی جوتیاریەتە دەرەوە ئەچێتە ناو شارەکانەوە چێتە بوارەکانی بازرگانیەوە خاڵێکی تر زۆر مهمە سیاسەتی ئەو وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد ئێمە ساڵ بە ساڵ تووشی بە سەحرابوو نەبین بە بیابانبوو نەبین سەرچاوەکانە باشە من ئەگەر ئیدارێکی ئاو باشم نەبێ ئەگەر ئیدارێکی باشی ئاو دێریم نەبێ کەواتە چەند ساڵێک کە من نابێ بڵم وڵا خاوەنی قەتاعی یاخۆ کەرتێکی کشت و کاڵیم خاڵێکی تر زۆر مهمە ئەوەیە کە کوردستان پێویستی بەوە هەیە بەرهەمی زەراعات تێکڵاو بە بەرهەمی سەراعەکرێ ئەبێ معاملمان هەبێ بتوانین ببێ بە بازارە بۆ پێداویستەکە بۆ بەرهەمەکانی کشت و کاڵ و داشتیر هەیە بەڵامەکە توانین لە فرسەتیشکا باسیکەین بەڵێ زۆر سپاس بۆ ئابوورناس محەممەد عەبدولکەریم سەرۆکی مۆتەدای ئابووری کوردستان سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ئێوەش بەڕێزان سپاس بۆ تەماشاکردنی ئێوەش هەرشاد و بەختەوەربن